گەرمگەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی یەکشەممە. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. بەردەوامی هێرشە ئاسمانیەکان بۆ سەر ناوچە جیاوازەکانی ئێران، گیان لە دەستانی 6 ئەندامی یەک بنەماڵە لە هێرشێکی ئاسمانی لە پارێزگای ئیلام، بەرزبوونەوەی ژمارە قوربانیانی هێرش بۆ سەر شارۆچکەی پیشەسازی نەغەدا، بانگەوازی زیاتر لە 350 چالاک و توێژەر بۆ دروستبوونی ئێرادەیەکی جیهانی دژ بە شەڕ لە ئێران و داواکاری سەرۆکانی وڵاتانی ئەمریکای لاتین بۆ وەستاندنی شەڕ لە ئێران. درێژەی هەواڵەکان. بەردەوامی هێرشە ئاسمانیەکان بۆ سەر ناوچە جیاوازەکانی ئێران. ڕۆژی شەممە 23 ڕەشەمە چەندین شاری ئێران بوونەتە ئەنجامی هێرشی ئاسمانی و موشەکیەکان و تانی وەڕۆی ئەمڕۆژ لە هێندێک شار دەنگی تەقینەوە بیسراوە. بەپێی راپۆرتەکان لە شاری تەورێز، ناوچەیەک کە بە دڵی پیشەسازی ناسراوە، لە ڕۆژاوای شارەکەدا کراوەتە ئامانج و چەند دامەزراوەی پیشەسازی وەک کۆمپانیای ئیدەم، بۆنیان دیزڵ و بەشێک لە کۆمپانیای تراکتۆرسازی تەورێز زیانیان بەرکەوتووە. هەروەها لە شاری ئیسفەهانیش چەندین تەقینەوە لە ناوچە جیاوازەکانی شار بیسراوە. لە هەمان کاتدا راپۆرتەکان باز لەوە دەکەن کە لە نزیک پارکی کوهستانی شاری یەزد بنکەیەکی موشەکی کراوەتە ئامانج و دووکەڵی ڕش ناوچەکەی داگرتووە و لانی کەم 6 تەنگی تەقینەوە لەو ناوچەیە بیسراوە. هەروەها لە تاران راپۆرتەکان ئاماژە بە ئامانجگرتنی ناوەندێکی توێژینەوەی ئاسمانی و کارگەیەکی دروستکردنی سیستەمی بەرگری ئاسمانی دەکەن. بە گوێرەی ئەم راپۆرتانە، هێرشە ئاسمانیەکان بۆ سەردامەزراوە پیشەسازی و هێندێک ناوەندی سەربازی لە ناوچە جیاوازەکانی ئێران هێشتا بەردەوامن. دەست بەسەرکرانی ژمارەیەک هاوڵاتی لە پارێزگا جیاوازەکانی ئێران. بەپێی راپۆرتەکان، هێزە ئەمنی و ئینتزامیەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی لە پەیوەندی بە ڕووداوەکانی شەڕەکەوە لانی کەم 90 هاوڵاتیان لە پارێزگای جیاوازەکانی ئێران دەست بەسەر کردووە. بەپێی ئەو زانیاریانەی بڵاو کراونەتەوە، ئەم دەست بەسەرکردنانە لەلایەن وەزارەتی ئیطلاعات، سپای پاسداران و هێزەکانی فەرماندەیی ئینتزامیەوە ئەنجام دراون. بەپێی ڕاگەیاندنی وەزارەتی ئیطلاعات، 10 کەس لە پارێزگای مازندەران، 10 هاوڵاتی لە پارێزگای خوراسانی ڕەزەوی و 3 کەسی دیکە لە پارێزگای خوزستان دەست بەسەر کراون. هەروەها سپای پاسداران لە پارێزگای قومڕای گەیاندووە کە 13 هاوڵاتی لەو پارێزگایە بە تۆمەتی کردەوە دژە ئەمنیەکان دەست بەسەر کراون. لە هەمان کاتدا پۆلیسی فەراجا لە ڕاگەیاندنێکی جیاوازدا باس لە دەست بەسەرکردنی 54 هاوڵاتی دیکە دەکات و ڕایگەیاندووە کە ئەم کەسانە هەوڵیان داوە داتاکانی شوێنە گرنگەکان بۆ خزمەتگوزاریە سێخوڕیەکانی وڵاتانی بەشدار لە شەڕدا بنێرن. شایانی باسە کە تا ئێستا هیچ زانیاریەکی ورد سەبارەت بە ناسنامەی ئەم کەسانە، بارودۆخی یاساییان یان شوێنی ڕاگرتنیان بڵاو نەکراوەتەوە. گیانەدەستانی 6 ئەندامی یەک بنەماڵە لە هێرشێکی ئاسمانی لە پارێزگای ئیلام. ڕۆژی شەممە 23 ڕەشەمە لە ئەنجامی هێرشێکی ئاسمانی بۆ سەر بینایەکی مەدەنی لە شارستانی ئەیوان، پارێزگای ئیلام، لانی کەم 6 ئەندامی یەک بنەماڵە گیانیان لەدەستاوە. بەپێی راپۆرتەکان، ئەم هێرشە بینایەکی مەدەنی لە شارستانی ئەیوان کردووەتە ئامانج و سەرچاوە ناوخۆیەکان ڕایان گەیاندووە کە لە ئەنجامی ئەم هێرشەدا لانی کەم 6 کەس گیانیان لەدەستاوە و لە نێوانیاندا منداڵێکی 6 مانگەش بوونی هەبووە. بە گوێرەی ئەم سەرچاوانە، بەهۆی توندی تێکچوونی بیناکە، هێشتا تەرمی هەندێک لە قوربانیەکان لە ژێر داروپردوودا ماوەتەوە و یارمەتی گەیاندن بە شوێنی ڕووداوەکە بەردەوامن. بەرزبوونەوەی ژمارەی قوربانیانی هێرش بۆ سەر شارۆچکەی پیشەسازی نەغەدا. بەپێی راپۆرتەکان، یەکێکی دیکە لە کرێکارانی کارگەی ئارد و نشاستە لە شاری نەغەدا دوای چەند ڕۆژ دەرمان لە نەخۆشخانە گیانی لەدەستاوە و بەم شێوەیە ژمارەی ئەو کرێکارانەی لە هێرشی ئاسمانیەکان بۆ سەر شارۆچکەی پیشەسازی ئەو شارە گیانیان لەدەستاوە گەیشتووەتە 11 کەس. بەپێی سەرچاوە کرێکاریەکان، ناسنامەی ئەم کرێکارە مەجید یولچی ڕاگەیاندراوە و بە گوێرەی راپۆرتەکان تەرمەکەی ڕۆژی هەینی ئەسپەردەکراوە. شایانی باسە کە پێشتر ناسنامەی کرێکارانی دیکەی قوربانیانی ئەم هێرشە کە بریتی بوون لە عەزیز عەباسزادە، وەحید تالبی، تەوحید بایرامزادە،
حسین حەسەنزادە، ئەسغەر خودایاری، حسین محەممەدی، علی ئەکبەر ئوروجزادە، مهدی قولیزادە، محەممەد علیزادە و علی نەجەفی ڕاگەیەندرابوو. بانگەوازی زیاتر لە 350 چالاک و توێژەر بۆ دروستبوونی ئێرادەیەکی جیهانی دژ بە شەڕ لە ئێران. لە ڕۆژانی ڕابردوودا زیاتر لە 350 چالاکی زانستی، فەرهەنگی و کۆمەڵایەتی بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەکی هاوبەش خوازیاری وەستاندنی دەستبەجێی شەڕ و دروستبوونی بەرەیەکی جیهانی بۆ پاراستنی دیموکراسی و مافەکانی هاووڵاتیان بوون. بەپێی ناوەڕۆکی ئەم بەیاننامەیە واژۆکارەکان هێرشە سەربازیەکان و هەروەها سەرکوتە ناوخۆیەکان لە ئێران مەحکوم دەکەن و ئاماژەیان بە دەرەنجامە مرۆیەکانی شەڕ لەوانە گیانەدەستانی منداڵان لە شاری میناب و ئامانجگرتنی ناوەندە دەرمانیەکان کردووە. واژۆکارانی ئەم بەیاننامەیە جەختیان لەسەر ئەوە کردووەتەوە کە بانگەشەی هێرشە ئامانجدار لە هێرشە ئاسمانیەکاندا تەنها هەوڵێکە بۆ فریودانی ڕایگشتی، چونکە لە ڕاستیدا هاوڵاتیانی مەدەنیش بوونەتە قوربانی. نووسەرانی بەیاننامەکە هەروەها ئاماژەیان داوە کە بەردەوامبوونی شەڕ و توندوتیژی تەنها دەبێتە هۆی قەیرانی مرۆیی و وێرانبوونی جێرخانی کۆمەڵایەتی و ئابووری و قوربانی سەرەکی ئەم دۆخە خەڵکی ئاسایی دەبن. لە کۆتایی بەیاننامەکەدا ئاماژە بەوە کراوە کە تەنها ڕێگای دەربازبوون لەم بازنەیە توندوتیژیە وەستاندنی دەستبەجێ شەڕ، گەڕانەوە بۆ دیپلۆماسی و ئەنجامدانی گۆڕانکاری بنەڕەتی لە سیاسەتە ناوخۆیی و دەرەکیەکانی ئێرانە. زیانگەیشتن بە ژمارەیەک شوێنی میژووی لە ئەنجامی هێرشە سەربازیەکان بۆ سەر ئێران. ڕۆژی ڕابردوو وەزارەتی میراتی فەرهەنگی و گەشتیاری ئێران ڕایگەیاندووە کە لە دەستپێکی هێرشە سەربازیەکانەوە تاکو ئێستا لانی کەم 56 بینای میژووی و شوێنی فەرهەنگی لە پارێزگا جیاوازەکانی وڵات زیانیان بەرکەوتووە. بەپێی ئەم راپۆرتە لە نێوان پارێزگا جیاوازەکاندا پارێزگای تاران بە زیانگەیشتن بە 19 شوێنی میژووی زیاترین زیانی لەم بارەیەدا بەرکەوتووە. هەروەها راپۆرتەکان باس لەوە دەکەن کە لە پارێزگای سنا لانیکەم 12 بینای میژووی لە ئەنجامی ئەم هێرشانە زیانیان پێگەیشتووە. بە گوێرەی راپۆرتی وەزارەتەکە بەشێک لە زیانەکان بەهۆی کەوتنی ڕاستەوخۆی موشەکەکان و بەشێکی دیکەش بەهۆی شەپۆلی تەقینەوە و ئاوارەی هێرشە ئاسمانیەکان ڕوویداوە. شایانی باسە کە لە کاخی گوڵستان لە تاران کە ناوی لە لیستی میراتی جیهانی یونسکۆدا تۆمار کراوە لە سێمین ڕۆژی شەڕدا بەهۆی شەپۆلی تەقینەوە و ئاوارەی هێرشێکی ئاسمانی بۆ سەر مەیدانی نەرگ زیانی پێگەیشتووە. داواکاری سەرۆکانی وڵاتانی ئەمریکایی لاتین بۆ وەستاندنی شەڕ لە ئێران. لە ڕۆژانی ڕابردوودا سەرۆک کۆماری وڵاتانی مکزیک، کۆلۆمبیا و بەرزیل لە بەیاننامەیەکی هاوبەشدا داوایان کردووە شەڕ لە ئێران بوەستێت و وتوویژی دیپلۆماسی بۆ کەمکردنەوەی ئاڵۆزیەکان دەست پێ بکات. بەپێی ئەم بەیاننامەیە بەردەوامبوونی تێکەڵچوونە سەربازیەکان لە ئێران دەتوانێت کاریگەریکی مرۆیی و ئەمنی فراوان لە ئاستی هەرێمی و جیهاندا دروست بکات. سەرۆکانی ئەم سێ وڵاتە جەختیان لەسەر ئەوە کردووەتەوە کە تەنها ڕێگای ڕێگری لە گەورەبوونی قەیران وەستاندنی دەستبەجێ شەڕ و گەڕانەوەی لایەنەکان بۆ ڕێگای دیپلۆماسیە. لە بەیاننامەکەدا هەروەها ئاماژە بە پێویستی بەکارهێنانی میکانیزمە نێودەوڵەتیەکان بۆ کەمکردنەوەی ئاڵۆزی و ڕێگری لە توندبوونی شەڕکراوە و داوایان لە هەموو لایەنەکان کردووە کە بۆ پاراستنی ژیانی هاوڵاتیانی مەدەنی و پاراستنی ئارامی هەرێمی هەوڵ بدەن. دەست بەسەرکرانی نزیکەی 100 کەس لە ئیمارات بە تۆمەتی وێنەگرتن لە هێرشەکان. ڕۆژی ڕابردوو پلیسی ئیماراتە یەکگرتووەکان ڕایگەیاندووە کە نزیکەی 100 کەس بە تۆمەتی وێنەگرتن لە هێرشە موشەکی و درۆنیەکان و بڵاوکردنەوەی ناوەڕۆکی ناڕاست لە تۆڕە کۆمەڵایەتیەکان دەست بەسەر کراون. بەپێی ڕاگەیاندنی دەسەڵاتدارانی ئەمنی ئیمارات تەنها لە شاری ئەبوزەبی لانیکەم 45 کەس و لە دوبەی 21 کەسی دیکە بە هەمان تۆمەت دەست بەسەر کراون. بەپێی راپۆرتەکان لە نێوان دەست بەسەرکراواندا گەشتیارێکی بریتانیایی تەمەن 6 ساڵیش هەیە کە لە دوبەی دەست بەسەر کراوە. دەسەڵاتدارانی ئیمارات جەختیان لەسەر قەدەغەی بڵاوکردنەوەی وێنە و ڤیدۆ پەیوەندیدارە بە ڕووداوە سەربازیەکان کردووەتەوە و ڕایان گەیاندووە کە ئەم هەنگاوانە بۆ ڕێگری لە هەڵچوونی ڕایگشتی و بڵاوکردنەوەی هەواڵی نادروست ئەنجام دراون. پلیسی دوبەی هەروەها ئاگاداری داوە کە بڵاوکردنەوەی هەر ناوەڕۆکێک کە ببێتە هۆی دروستبوونی ترس لە نێوان خەڵکدا دەتوانێت بە سزای زیندان و
زەوتی دارایی سزا بدرێت. دووە هەواڵمان سەبارەتە بە قەدەغەی گەشتکردنی سەربازانی ڕووسی بەشداربووی شەڕی ئوکراین بۆ یەکێتی ئوروپا. بەپێی دوایین هەواڵەکان چەندین وڵاتی ئوروپایی داوایان لەو یەکێتیە کردووە کە سەربازانی ڕووسی بەشداربووی شەڕی ئوکراین قەدەغەی گەشتکردن بۆ وڵاتانی ئوروپایان بەسەردا بسەپێنرێت. بەپێی راپۆرتەکان سەرۆک وەزیرانی ئەڵمانیا لەگەڵ 7 سەرۆکی حکوومەتی دیکە ئوروپایی لە نامەیەکدا ئەم داواکاریان ئاراستەی بەرپرسانی یەکێتی ئوروپا کردووە. لە ناوەڕۆکی ئەم نامەیەدا هاتووە کە هاتنی ئەو سەربازە ڕووسانەی کە لە شەڕی ئوکراین بەشدار بوون بۆ ناو ئوروپا دەتوانێت مەترسی بۆ سەر ئەمنیەتی ناوخۆی وڵاتانی ئوروپا دروست بکات. لەم ڕووەوە ئەم وڵاتانە داوایان کردووە یەکێتی ئوروپا قەدەغەی گەشتکردن بۆ وڵاتانی بەشداربووی شێنگن بەسەریاندا بسەپێنێ. بینەرانی عەزیز و خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەش کرا. کاتوساتی پێخۆش بۆ هەموو لایەک.